لە کۆبوونەوەی یەکێک لە گەورە بازرگانەکاندا بەڕێوەبەرێک پرسیار لە ئامادەبوانی کۆبوونەوەکە دەکا دەوڵەمەندترین شوێن لە جیهاندا کوێیە؟ هەر کەسە لە مێشکی خۆیدا وەڵامێکی ئامادە کرد. یەکێکیان وتی کەنداوە چونکە بەنەوت دەوڵەمەندە، یەکێکی تریشیان وتی کە کانە ئەڵماسیەکانی ئەفریقایە، ئامادەبوویەکی تریش وەڵامی دایەوە کە ژاپۆنە چونکە وڵاتی پێشکەوتن و تەکنەلۆژیایە. بەڕێوەبەرەکە بۆ چەند چرکەیەک وەستا، پاشان پێی وتن کە وەڵامەکەیان تەواو بووە، بەڵام ڕاز نەبوون چونکە دەوڵەمەندترین شوێن لەسەر زەوی گۆڕستانە. ئەم قسەیە هەموو ئامادەبوانی تووشی سەرسوڵمان کرد و بەبێ دەنگیمانەوە. پاشان بەڕێوەبەرەکە لە قسەکانی بەردەوام بوو. بەڵێ گۆڕستانەکان دەوڵەمەندترین شوێنن لە جیهاندا چونکە بە ملیۆنەها کەس گەشتی بۆ دەکەن، ئەمە واتە دەمرن. ئەو کەسانەش لەگەڵ خۆیاندا چەندین بیرۆکەی بە نرخیان پێیە کە باسییان لێوە نەکردووە، لەگەڵ خۆیاندا دەیبەنە گۆڕەوە. هیچ کەسێکیش درک بە بیرۆکەکانیان ناکات، تەنها ئەو خاکە نەبێت کە تێی دانێژراون. ئەم وەڵامەش بووە هۆی ئەوەی کەوا لە نووسەر تۆد هێنری بکات کە پەرتووکێکی بەناوبانگ بنووسێت بە ناوی دای ئەمپتی، واتە بە خاڵی بمرە. لەم پەرتووکەدا هێنری هەوڵی داوە کە ئەوە بە مرۆڤەکان ڕابگەیەنێت کە هەموو ئەو بیرۆکانەی هەیەە لەگەڵ ئەو وزانەی پێیانە پێشکەشی کۆمەڵگای بکەن، بەکاری بهێنن، بیکەنە کارێکی بەرجەستە پێش ئەوەی بیرۆکەکانیان بنێژێت. بە خاڵی بمرە دەستەواژەیەکی نوێ و مەبەستێکی بێهاوتای لە پشتەوەیە، هەروەها واتەیەکی قوڵ و سەرنجڕاکێشی لە پشتەوەیە. بە خاڵی بمرە واتە لە خەمەکانی دنیا و ئازار و سەختیەکانی خاڵی ببەرەوە. جگە لە هەموو ئەو واتایانە هێنری نووسەر مەبەستی چەندین شتی تر بوو. لەوانە ئەو خێری لەنەو ناخدا هەیە بڵاوی بکەرەوە. ئەگەر بیرۆکەیەکی باشت هەیە ئەوە جێبەجێ بکە، مەوەستە، خۆشەویستی ببەخشە، بەبێ دەنگی و بەبێ ئامانج ژیانت بەسەر مەبە، چونکە ڕۆژێک دێت بەبێ ئەوەی هیچ کارێکت ئەنجام دابێت دەمریت. هەموو ڕۆژێک ئاوا ژیان بکە وەک ئەوەی ئەو ڕۆژە کۆتا ڕۆژی ژیانتە. هەموو ئەو شتانە ببەخشە کە هەتە، باشترین بدە بە کارەکانت، داهێنانی نوێ ئەنجام بدە، یارمەتی ئەوانی تر بدە، پێشکەوتن بکە لەسەر ئەوەی کێر زۆرترین کاری باش ئەنجام دەدات. ئەگەر هەموو ئەو کارانەت کرد پێمان بڵێ ئایا بەڕاستی ئێستا خاڵی بوویتەوە یاخود نا؟